ونوش كردن لە قبرانا بنص حديث رسول الله صلى الله عليه وسلم نهي كردو كنوش لتوكل لمقابرها بكري لسر قبرانا باشا اي حكم يوم مزگەوتانی کەوا گۆڕیان تایە ئەوانە حکمەکانیان دوو جۆرە ئەوانە حکمەکانیان دوو جۆرە ئەگەر مزگەوتێکمان هەبێت و گۆڕی تیانێت عفو هەنگێک گۆڕمان هەبێت و تۆ بێ مزگەوتێکیان لەسەر دروستکەی گۆڕمانەیە بێ مزگەوتی لەسەر ئەوە نوێژە دروست نییە لێ ئەوە قەبرستانە و تۆم دروست نییە نەبیگەی بە مزگەوت نەنوێژی شتیا بکەی چونکە خۆی قەبرستانە بەڵام ئەگەر شوێنێ مزگەوتە بەڵام بەها چۆکارێک لە پڕ مزگەوتەکە گەورە بێ قەبرێک گەوتان لە بیا و بەری ئەکەوێت نایانێت دەری دێنلوینی کەن یاخود مەسەلەن بۆ نمونە کابرایەک هاتووە سێتێکی کردو لە کفەتەیەکە خەڵکەکە نەیانزانی وەندە ئیرەکە سوچێکی مزگەوتەکەیە ئەمە دروستە نوێژ لەو مزگەوتەیە بکرێت چونکە ئەفەکە خۆی چییە مزگەوتە هاتوون بە ناشەرعی قەبرێکیان تیا لەوێداناوە ئەو کاتە بە مەرجی ئەوەی قەبرەکە لە بینی نوێژخوێنەکان و قیبلەیانە بێت لە بینی نوێژخوێنان و قیبلەیانە لە سوچێکی مزگەوتەکەیان لە دواوە لەمانەیە شوێنی بۆ جاکرێتەوە ناشتەکەی ناشەرعیەکە لێوە بەڵام ناتوانی بڵێ نوێژ لەو مزگەوتیان دروست نییە ئەو مزگەوتە نوێژی تیا چونکە ئەسڵی شوێنەکە مزگەوت بووە دوای هاتوون لە ژوورێکان لە سوچێکی ئەم بینایی مزگەوتیان چیان کردەوە قەبرێکیان تیا خود کردوتەوە یاخود جە مزگەوتەکە گەورە بووە تێگەی وەکوی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەر صلی الله علیه و سلم لەناو مزگەوتەکەیان نەنێشتاوە لە بەناو ژوورەکە و لەناو ماڵی خاتوو عایشەیان نێشتاوە بەڵام دواتر کە زیای گەورە بووە قبری خۆی و ئەبوبەکر و عومەر ڕەضا و ڕەحمەتی خۆیان لێ بە سەڵات لەسەر پێغەمبەر صلی الله علیه و سلم کەوتوتە ناو ئینەکەوە بۆی جیا کراوەتەوە لە ئاستی بینی خەڵکی نوێژخوێنەکە و قیبلەیان نییە بە مەرجی ئەوەی جەنازەی قەبرەکان نەکەوێتە بەردەمی نوێژخوێنەکان و قیبلە لەو بینیان نەبێت ڕوو نەکەنە قەبرەکە بۆ نوێژکردن لە سوچێکا بێ دیوارێک رابێ ئەوە ئەو کاتە ناشتنی ئەو قەبرایە خوتینی ئەو لەو مزگەوتیان ناشەرعیە بەڵام نوێژەکە دروستە والله ئەعلەم بەڵام ئەگەر قەبر هەبێت و بێت مزگەوتی لەسەر دروستکەن ئەو بە هیچ شێوەیە دروست نییە وایە تێ چونکە تۆ هاتووی لە گۆڕستانە نوێژەکەی تو مزگەوتی تیا کرد وایە دروست نییە نزا و پارانەوە لێ ناکرێت بە قوبان بۆیان پاڕیتەوە نەک نزای چیەکەی نزایان بۆ ئەکەی دروستە أروي الله اللهم اغفر له وارحمه وعافه واعف عنه السلام عليكم أهل الديار من المؤمنين والمسلمين أنتم السابقون وإنا إن شاء الله على الخير بكم لاحقون غفر الله لنا ولكم أجمعين نسأل الله لنا ولكم العافية شي دعاء بوكي أهلا وسهلا أشي اللي أنا باريت والله دعاء بوكي ومنالم بلي وكرم بلي وكسم بلي وأمم بكا نخير وشيك أي شو لكن الرسول صلى الله عليه وسلم بردامة شو وصل قبراني صحابك يا وشاكانوا بقية سنة بچی بۆ سەر قەبرا سەردانی بردوواتی یەکێکە لە سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ألا كنتم قد نهيتكم عن زيارة القبور ألا فزوروها فإنها تذكركم الآخرة بەڵام پێشتر پێوتون سەردانی قەبرستانەکە نەخێر بچنی سا بچن و تێگەی بەڵام قیامەتان بیرەخاتەوە بەڵام بەو ئوسلوب و ئادابەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی چی کرد و تۆش ئاوا بیکە چۆ سەلامیان لێ بکە و دوعای خێریان بۆ بکە بۆیان بپاڕێنەوە نەک بچی لێیان بپاڕیتەوە لە بردوەکان پاڕیتەوە